ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO 6 ئۆتۆمبیلی بار هەڵگری لە پێداویستی و ئامێری پزیشکی گەیاندا کۆگای سەرەشتی دەرمان لە هەرێمی کوردستان و پێشکەشی وەزارەتی تەندروستی کرد کە پێکهاتبوو لە ئامێری هەناسەدان و ماسک و دەستکێش و جلوبەرجی پزیشکی و تێستی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا و مۆنیتەر کە ئەمە گەورەترین هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیهانیە پێشکەشی هەرێمی کوردستانی دەکات. ئەمڕۆکە لە کۆگای ناوەندی هەرێم تایبەت بە دەرمان و پێداویستی پزیشکی ئەم پێداویستیانەی دەبینن وەردەگرین کە پێداویستی زۆر گرنگن بریتە لە سێ ئامێری هەناسەدانی دەستکرد ڤێنتیلەیتەر، سێ مۆنیتەر و لەگەڵ پێداویستیەکانی دڵکی تایبەت بە لەبەرکردنی خۆپارێزی کە گاونی پێ دەڵێن PPE و پێداویستیەکانی تری دەستکێش و ماسک و عینەکی تایبەت بە خۆپارێزی و هەندێک لە پێداویستی تری پزیشکی کە لە ناو نەخۆشخانەکان بەکاردێت بۆ ئێمە بڕیارماندا کە ئەم قەدەغی هاتوچێ بە ڕێکارێکی نوێ و بە ڕێخستنەوەیەکی تر بەردەوام بێت و ئەم داوایەشمان بۆ وەزارەتی ناوخۆ ناردووە. ئەو پێداویستی و کەلوپەلە پزیشانەی کە پێشکەشی وەزارەتی تەندروستی کران بەهاکەی $500,000 بەسەر بەربەرایەتی تەندروستیەکان دابەش دەکرێن و ئەوانیش بە پێی پێویستی هەر نەخۆشخانەیەک لە پارێزگاکانی هەرێم بۆیان دابین دەکەن. لە کاتی ئێستادا بەڵێمە پێداویستانەمان هەیە لە کۆگاکانی بەڕێبەرایەتی گشتەکان دانراون بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەمەش ئەم هاوکاریانە بەشێکن لەو هاوکاریانەی کە لەلایەن ڕێکخراوان و لەلایەن وڵاتانەوە کە بۆ ئێمە دێت بنمونەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئەم هاوکاریانی بۆ هێنان کە گەورەترین هاوکاری تا ئێستا بەدەستی ئەمە گەیشتووە لە وەزارەتی تەندروستی لە کۆگای ناوەندی بەپێی ئەو ڕێژە سابتی هەیە کە لە وەزارەتی تەندروستی بۆ بەڕێبەرایەتی گشتەکان دەنێردرێت ئەوان لەلایەن خوانەوە بۆ سنتەرەکانیان بەپێی پێویستی ڕۆژانەیان بەشەکانیان دەدەنێت. جگە لە هاوکاریەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە پێداویستی و کەلوپەلی پزیشکی و ڕاهێنان دەگرێتەوە هاوکات تیمێکی پزیشکی وڵاتی چین سەردانی هەرێمی کوردستانیان کرد و چەندین پێداویستی پزیشکی و ئامێر و سەدان ماسک و دەستکێشیان پێشکەش بە وەزارەتی تەندروستی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.